تیپی لاوانی تۆپی پێیانەی هەولێر بۆ بەشداریکردن لە خولی نایەبی عێراق پێویستی بە یاریزانە بۆ ئەوەی تیپێکی تۆکمە دروست بکات. ستافی ڕاهێنەرانیانەکە بە سەرپەرشتی ئەحمەد موناجد بۆ ماوەی 5 ڕۆژ تاقیکردنەوە بە یاریزانان دەکەن بۆ ئەوەی باشترینیان لێ هەڵبژێرن. طبعا مثل ما اقول لك صار 15 سنه دوري شباب الفئات العمريه ما موجود بێگومان وەکو باست کرد ماوەی 15 ساڵ دەبێت خولەکانی ئاسی تەمەنەکان بوونیان نییە. ئەمە کاریگەری لەسەر هەولێر هەبووە بەردەوام پشت بە یاریزانانی دەرەوە دەبەستێت. ئێمە ڕامانگەیاندووە یاریزانانی لەدایکبووی 2023مان پێویستە. ئەمە کارێکی ئاسان نییە لە نێوان 100 بۆ 150 یاریزان چەند یاریزانێک هەڵبژێری بۆ ئەوەی نوێنەرایەتی یانەی هەولێر لە تیپی لاوان بکەن. بەڵام 2 تا 4 ساڵی تر ئەستێرەیان لێ دەردەچێت. 5 ڕۆژ لە تاقیکردنەوەکان بەردەوام دەبین بە شێوەی یاری سەیریان دەکەین باشترینەکان هەڵدەبژێرین داواش لە خوای گەورە دەکەین سەرکەوتومان بکات. یاریزانان بە تامەزرۆییەوە سەردانی یانەی هەولێر دەکەن و دەیانەوێت لە ڕێگەی یاریکردن لە خولی لاوانی نایەبی عێراق چاوی هەڵبژاردە و یانەکانی عێراقیان بکەوێتە سەر سنووری هەرێمی کوردستان ببڕن. زۆر دڵخۆشم کە لە یانەی هەولێر یاری بکەم لە خولی عێراقی و چاوی یانەکانی عێراقم بکەوێتە سەر و بە تایبەتی هەڵبژاردەی عێراق و ئۆڵمپیش. بۆ ئەم وەرزە جیاواز لە وەرزەکانی ڕابردوو دەستەی ئاساییکردنەوەیەکی تۆپی عێراق بڕیاریدا ئەو یانانەی بەشداری خولی نایەبی عێراق دەکەن بە ناچاری تیپی لاوانیشان هەبێت و بەشداری خولی لاوان بکەن. ئەمە دەرفەتێکی باش دەبێت بۆ یانەی هەولێر تاوەکو یاریزانی ئامادەکراوی بۆ تیپی یەکەم هەبێت لە وەرزەکانی داهاتوو. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.